تۆری دومدا باس لە چالاکیە وەرزشەکانی بەڕێوەبەرێتی چالاکی وەرزش و دیدەوانی دەکەین دەپرسین چالاکە وەرزشەکان خۆی لە چیدا دەبینێتەوە بە دیاریکراوی بۆ ئەم ساڵ چالاکیەکانی وەرزشی و دیدەوانی لە خوێندنگەکانی سلێمانی چالاکیەکانیان چۆن بەڕێوەچۆ واروەها پلانی داهاتوو چی دەبێت تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز توانە ئەنوەر بەڕێوەبەری چالاکی وەرزش و دیدەوانی لە سلێمانی لە ستودیۆ بەیانی کورسانی نوێزمیانە کاکتوانە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس. چالاکی وەرزش و دیدەوانی با بڵێن تەواوی چالاکیەکانی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ بەڕێوەبەرێتی چالاکی وەرزش و دیدەوانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەیە. ئێمە سەرپەرشتی هۆبەی پەروەردەکانەکەین لە ڕۆژئاوا، ڕۆژهەڵات، سەی سادق، پێنجوێن، دوکان، شارە زوور، چەمچەماڵ، ئەم دە قەرەداغ، شارباژێر، ئەم دە پەروەردەیە ئێمە سەرپەرشتیانەکەین و هەروە سەرپەرشتی کار و چالاکیەکانیانەکەین بۆ هەڵبژاردەی پەروەردەکان. بەڕێوەبەرێتی چالاکی وەرزش و دیدەوانی لە دوو هۆبەی سەرەکی پێجێ، هۆبەی چالاکی و دیدەوانی، هۆبەی ژینگە. جگە لەوێسەک هەموو کاری ژینگەش کە لە ناو پەروەردەیە ئەبکرێت بەشێکە لە لای ئێمە و ئێمە کاری لەسەرەکەین وەکو چالاکی وەرزش و دیدەوانی. ئێمە ساڵانە بەر لە دەستپێکردنی وەرزی خوێندن کۆبوونەوەیەکی فراوانەکرێت لە بەڕێوەبەرایەتی گشتی چالاکی وەرزش و هونەر لە وەزارەتی پەروەردە، چونکە ئێمە بەڕێوەبەرێتیەکەمان سەر بە وەزارەتی پەروەردەی ڕاستە لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەین، بەڵام ئەوەی کە کۆنتاکتی سەرەکیمان هەیە لەگەڵیان بەڕێوەبەرایەتی گشتی چالاکی وەرزش و هونەرە، چ ئێمە چ هونەری چالاکی هونەری قوتابخانە و خوێندنگاکان کە هاوشێوەی وەرزشە. پرۆگرامی ئەو ساڵەدا دابەزێت کە ئەم پاڵەوانێتیانە ئەنجامەدرێت، بڵین ساڵانە 5 بۆ 6 پاڵانتی. ئەوەی کە ئیم ساڵ ئێمە خۆشمان بۆ ئامادە کردووە ئەبوایە فوتساڵی کچان بواە، تۆپی سەرمێزی کوڕان و کچان بواە، تۆپی باسکەی کوڕان و کچان بواە، هەروەها لەگەڵ بالەی کوڕان. بەڵام ئێمە وەکو خۆمان بۆ ئامادە کردبوو، پاڵانێتیەکانی خۆمان کردووە، تیپەکانمان ئامادەیە، بەڵام چاوەڕێ ئەوەی وەزارەت کەی ئەو پاڵانێتیانەمان بۆ ئەنجام بدە، بەڵام ترەوەش کەوتۆتۆ لای ئەوان. بەڵێ کاکتوانە بە دیاریکراوی گرنگی ئەم چالاکیە وەرزشیانە خۆی لە چیدا دەبینێتەوە بۆ خوێندنگەکان بۆ خوێندکارەکان؟ بەڵێ بێگومانەوەی کە معلوم بن لای بەڕێزیشتان و بینەریش معلوم بێ خوێندنگە و قوتابخانە هەر ئەوە نیە بخوێنیتەیە. بێگومان بواری وەرزشی و ئەو کەسانی کە توانایەکی وەرزشی باشیان هەیە لەو چێبڕچی نێوان قوتابخانە و خوێندنگاکانە دەرەکەوێت. دواتریش مامۆسای وەرزش ئەو کارانی کەیکە لە ناو قوتابخانە و خوێندنگەکانی خۆیان بێگومان دەرئەنجام و بەرهەمەکەی بینێتەوە کە لە فوتساڵێکی 1 بۆ 6 یان 7 بۆ 9 یان 10 بۆ 12 بەشداریەکات و ئەنجامێکی بەرچاو بۆ قوتابخانەی خوێندنگاکە ئەباتەوە، بێگومان ئەوانە خۆی بۆ خۆی ئەبێتە حافزێکی باش بۆ ناوی خوێندنگا قوتابخانەکان. جاری وایە هەندێک قوتابخانە کە یەکەمە بێت کەس نازانی لە کوێیە قوتابخانەیە، ینی بەڵام سیرەکەی مامۆسای وەرزشەکەیان بە هەوڵ و ماندووبوونی ئەو کۆمەڵە خوێندکاری کە لەگەڵایەتی سیرەکەی یاریەکی باشەکەن و ناوی قوتابخانە و خوێندنگاکەیان بەرزەکەنەوەوانێ. بەڵێ کەواتە ئەو پاڵەوانێتیانی کە ئەم ساڵ بەڕێوە چوو لە سنووری پەروەردەکانی سلێمانی دەکرێت بڵێ ئاستەکانیان ئاستی چۆن بووە؟ ئەتوانم بڵێم من لێرە و سوپاسی هەردە هۆبەی چالاکی وەرزش و دیدەوانیەکە ئەکەم ئەو کارمەندانی ئەەکەم و سەرپەرشتیانانی کە کاری تیاکەن، ئەتوانم بڵێم بەقەدەر هەموو کوردستان لە شاری سلێمانی و قەزاکانی سەر بە پارێزگای سلێمانی چالاکی بەقدەر هەموو کوردستان و زۆربەی کراوە. یعنی ئەتوان بڵم پاڵوانەتی وە هەبووە 98 دیاری بوو، 120 دیاری بووە، تیای بۆ پاڵانتی کراوەتەوە بۆ بالەی 1 بۆ 6ەکان 98 قوتابخانە تیای بەشدار بوو. 98 قوتابخانە بزانە چەند یاری کردو، ئەگەر کەڕەتی دووشیکەی 180 یاری کردو، نزیک 180 یاری کردو. ئەتوانم بڵێم شاری سلێمانی لەو ڕۆ زۆر پێشەنگە، چونکە هیچ بوارێکی لە وەرزشی پەروەردە هیچ بوارێک وەلا نەنراوە. ئەتوانم بڵێم بە لە خۆبردووی ئەو ستافانی کە کاری لەسەرەکەن نەیانتوانیوە نیان هێشتۆ هیچ بۆشایە بکەوێتە ئەو نێوانەوە. هەنێ پەروەردە هەبوو لەوانی پارێزگاکانی کە دوو چالاکی کردووە، 1 چالاکی کردو، بەڵام ئەوە نەکراوە. ئەو پرۆگرامی کە ئێمە یاومانەتێ بە زیاشەوە کردویانە نەوە کەم تەرخەمیشیان تیا کرد بێت. بەڵێ جێگی خۆشحاڵیە. مامۆستا دیارە ئەو چالاکی و پاڵەوانێتیانی کە بەڕێوە دەچێت جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان هەندێک کات لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی وڵاتانیش ئەم یاریانە دەکرێت. چۆن هاوکاری دەکرێت بۆ ئەم جۆرە یاریانە؟
بەڵێ ئێمە بەو میکانیزمی کە کاری لەسەرەکەین بە پێ ئەو دەسەڵاتی کە شۆڕ کراوەتەوە لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیەوە سەرجەم مۆڵەتی قوتابیان و خوێندکاران ئەوانی کە بەشداری پاڵەوانتیەکانی ناو شاری سلێمانیەکەن دەروی سلێمانیەکەن دەروی وڵاتەکەن ئەوانە بە نووسراوی جێتە لای ئێمە لە ڕێی یانەکان و ئەکرێتە نووساوکرێ بۆ نوێنەرایەتی سلێمانی لیژنەی ئۆلۆمپی کوردستان دواتر یان لە ڕێی بەڕێوەبەرایەتی وەرزشەوانێ ئەگات ئێمەژ ئەینەوە بە قوتابخانە خوێندنگاکان بۆ ئەوەی ڕێگەپێدان بۆ ئەو مامۆستایان و خوێندکارانە بکرێت کە بەشداری پاڵەوانتیەکانەکەن منەوەی کە پێ بڵێم ئەوە چەند ساڵێکە هیچ خوێندکارێ لەسەر وەرزش بە نەهاتوو بە غیاب دانەداوە نەمان هێشتووە تەنانەت جاریوا بووە کاتەکانیشی پێشودووە کەوتووە لە ڕێی تەلەفۆنەوە سوپاسی و بەڕێوەبەرە بە ڕێزاناکەین کە زانیوانە کتابەکان نووسراوەکان درەنگەشتووە لە ڕێی تەلەفۆنی و پێمان ڕاگەیاندون و بە سوپاسەوانێ کاریان لەسەر کراوە من حەزەکەمەوە پێ بڵم شاری سلێمانی لەم کاتی کە ئێمە قسەی تیاکەین زیاد لە 6 یاریزانمان کە پۆلی یەکی بنەڕەتی تا پۆلی 12 پەیوەست نین بە پەیمانگای وەرزش چونکەوە سەر بە وەزارەتە بەڕێوەبەرێتی پەیمانگاکانە زیاد لە 6 یاریزانمان لە هەڵبژاردەی عێراقایە هیچ شارێک ئەوەی نییە کە شاری سلێمانی هەیەی ئێمە لە ساڵی پارە توانیمان ڕێزلێنانێک بۆ ئەو خوێندکار و قوتابیانە بکەین لە ناو بەڕێوەبەرێتیمان بە ئامادەبوونی بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگاکەی مامۆسای وەرزشەکەی لەگەڵ خانەوادە و کەسوکارەکەی یعنی ئەتوانم بڵێم ئەوە شتێکی نوێگەری بوو کردمان ئەو دایک و باوکە پێی خۆش و بەڕێوەبەری قوتابخانەکەی پێی خۆش بێکە یاریزانێکی هەیە لە 40 ملیۆن کەس چواری وە هەڵبژێراوە یان دەیوە هەڵبژێراوە ئەوەش کە لە شاری سلێمانیە ئێمە توانم بڵێم تا ڕادەیەک شاری سلێمانی ئێستا بۆ بە ژمارە لەسەر ئاسی عێراق لە هەمووی زۆربەی یاریەکانە ئێمە ئێستا تیپی تازە پێگەیشتوانی باسکەی هەڵبژاردەی عێراق لەسەر ئاسی کچان سەرجەمیان یاریزانی هەڵبژاردەی سلێمانی و قوتابخانە و خوێندنگاکانە و یانەکانی سلێمانیە بە سوپاس و بۆ دکتۆر ڕزگار محەممەد ڕەوف کە ڕێکخراوی ژیمان هەیە سەرجەمیان ئەوە یعنی ئاشتیمان هەیە 13 خوێندکاری ئەم شاری سلێمانیە لە هەڵبژاردەی عێراق لە تۆپی سەرمێزایاریەکە لە جومناستیکە زیاد لە 4 بۆ 5 مناڵی ئەم شارە کە پۆلی 2 بنەڕەتین هەڵبژاردەی عێراقن لە جومناستیکە ئەتر یعنی ئاوا بڕووی لە بالەی کچانە 4 یاریزانمان هەڵبژاردەی عێراق و کە خوێندکاری ئامادەیەکانی سلێمانی ینی ئەتوانم بڵێم یاریەکانی کە زۆری بیرمێن لە کیک بۆکس لە مایتای هەمووی هەمان یانی بە تەمەین لە مانی 14 ئیشەڵا ڕێزلێنانێک بۆ ئەوانش بکەین کە یاریزانی هەڵبژاردەی عێراق بوون بۆ ئەوەی ئەو قوتابخانە و خوێندنگاکان بزانێ ئەمانە ئەگەر وانەیەکیشان فەوتا بێ هاوکاریەکیان بکەن دووبارە وانەکانیان بۆ بڵێنەوە زۆربەی قوتابخانە و خوێندنگاکان من سوپاسی مامۆستایانەکەم کە تاقیکردنەوەکانیان سەر لەنوێ بۆ ئەنجام داونەتەوە زۆر جار وانەکانیان پێوتونەتەوە توانێ وانەتان ڕۆشتەوە بەڵام بۆ کارێکی پیرۆز ڕۆشن کەش کاری وەرزشە بە ناوی عێراقشیان بە ناوی شاری سلێمانیەوە خۆشبەختانەمانە هەموو خاوەنی ئەنجامی باشیشن بەڵێ کاکتوانە دیارە کەواتە دەکرێت بە دیاریکراوی بڵین چالاکی وەرزش و دیدەوانی هەنگاوێکە بۆ دۆزینەوەی توانە و بەهرەی خوێندکاران و بەرەو پێشبردی توانە و بەهرەکانیان بێگومان ساڵانی ڕابردوو لە ساڵانی 60ەکان بۆ هەفتاکان وەرزش لە یانەکانەوە دەرنەئەکەوت وەرزش لە ناو قوتابخانە خوێندنگاکانەوە دەرەکەوت ئەمان بینی هەتا و ساڵی سەرەتای نەوەکانیش کێمە سەرەتای مامۆستایەتیمان بوو ڕاهێنەری یانەکان لە چواردەوری گۆڕەپانەکانەوە وەستان یاریزانی هەڵەبژارد بەڵام ئێستا وازان تۆ زۆر بێخەمن یانەکان ئەوە گلەیەکیش بێ لە یانەکان ئەو هەموو پاڵەوانیەتی گۆڕەپان و مەیدانیان زۆربەی یاریەکانەکری هیچ ڕاهێنەرێک نبینی بێت مناڵێک هەڵبژێرە کە بزانێ ئەمە توانایەکی باشی هەیە بۆی خامەیەکی باشە بۆ ئایندە بیکا بە یاریزان چۆن ئەم پەیوەندیە دروست دەکەن مامۆستا ینی ئەکرێ ئەمەش وەکو دەست پێشخەریەک بێ بۆ بەڕێوەبەرایەتیەکەی باخۆت بۆ بەڕێوەبەرایەتی وەرزش و دیدەوانی سلێمانی ئەم دەست پێشخەریە بکە لەگەڵ یانەکانە تا خوێندکارەکانیش بتوانن بەشدار بن خۆی کێشە ئەگەر باز لۆکن کێشە لە یانەکانە ئێستا ئەو یانانی کە لە شاری سلێمانی بینی ئەو یانە گەورانە تیاتی دوو تیپی ماوە ینی ئێستا هیچ یانەیەک تەنیا ئەفرۆدێتی لە دەرچێت تیپی باسکەی کچانی هەیە ئەوەی کە هەیە ڕێکخراوی ژیمایە لای دکتۆر ڕزگار ڕێکخراوێکە بەڵام تەنانەت یانەکە تااقەتی ئەوەی نییە بڵێ وەرە بە ناوی یانەکەشمەوە بەشداری بکە ئەو تیپەی دکتۆر ڕزگار بە ناوی غازی شیمالەوە ئەچێ دابەزێ لە پاڵەوانێتەکانی عێراق و یەکەمە بێت
ینی خۆی هەڵەکە لە یانەکانە تۆپی دەست بە زیانی وەشی سلێمانی هەیەی تۆپی بالە بە زیانی وەشی پێشمەرگە هەیەی ئەمە کێشەکانە ینی تۆ ئەگەر یانەکان هەمووی چێبڕچیە بکات لەسەر ئەنجامدانی سەررجەمیاریەکان ئەو کاتێمە تووشەوە عقارانە نابین. بەڵێ مامۆستا وەکو کۆتا پرسەر دەمەوێت بیکەم ئەو هۆڵانەیە ئەو قەعانەیە کە خوێندکار یاری تێدا دەکات بۆ ڕاهێنان ئەمە تا چەندە لە ئاستی پێویستە و چۆن خزمەتی بە خوێندکاران کردووە؟ ئێمە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە هیچ هۆڵێکمان نییە ناو قوتابخانە خوێندنگاکان بەڵام لە کاتی ساڵانی 2012 بۆ 13 لەلایەن بەڕێز جەناوی پارێزگاری سلێمانیەوە ئەو کاتی پێما بێکاک بەهرۆز بوو هەنگاوێکی زۆر باشنرا بۆ ڕێخستنەوە و چالاکردنی ئەو بوارە زۆربەی قوتابخانە خوێندنگاکان یاریگای تیا دروست کراوە چی یاریگای چیمەنی دەستکرد بێت چی یاریگای تۆپی دەست و تۆپی باسکە و بالەبێکە بە شێوازی تارتان دروست کراوە ئەمە هەنگاوێکی زۆر باش بوو بەڵام بەهۆی قەیرانی دارایی و هاتنی شەڕی داعشەوە بێگومان هەموو ئەزانین نەمانی بووجە ئەو قوتابخانە و خوێندنگانی کە شوێنی گونجایانە بوو ئەوانە بۆیان نەما ینی نەما بەڵام ئەوەی کە ئێستا زۆرجا جێ نیگەرانیمانە هۆڵێکمان هەیە لە هۆڵی لە کۆمەڵگەی عومەر محەممەد کەریم لە پەروەردەی ڕۆژاوە ئەو چەرداخێکی بەسەرێت چەرمەکانەوە چەند ساڵێکە فەوتاوە ینی لێرەوە داوە لە کەسانی باڵا دەزیان خێرخواز دەکەم بتوان هاوکاریمان بن بۆ ئەوەی ئەو چەرداخە چاکەینەوە وەکو هۆڵێک پەروەردەکە بەکاری بێنێت ئەوەی کە هەمان ئێستا هۆڵی ساڵە عەلیە لە بەردەم دەرگای فڕۆکەخانی و دەوڵەتی سلێمانی ئەو هۆڵێ ئەتر ئەوەش بە دەست و پەنجەی کارمەندان و ئەوە تر ئیشی تیاکەین وردە وردە ئەمانە بینینەوە سەر پێ و هۆڵێکی شیاوێ لەگەڵەوە شایمە هەر هاوکاری هەندێیانە و دامەزراوەمان کردووە کە چالاکی وەرشەکانی خۆیانی تێدا ئەنجامەدەن. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان بێوای سەرکەوتن بۆ سڵاوی خوێندکاران و دەرخستنی توانە و بارەکانیان بەڵێ زۆر سپاس بۆ توانانوێر بەڕێوەبەری چالاکی وەرزش و دیدەوانی لە سلێمانی.